الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد المرسلين وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. يا أيها الذين آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقين. مسلمانان إيمان داران، سلامي خواهي قولتان لسر به، استغفار و داوای لێخۆشبوون لە پەروەردگار جێگە و پێگە و مەکانەتێکی گەورەی هەیە لە ئاینی پیرۆزی ئیسلامە. بنچینە و ئەساسی هێنانی هەموو خێر و خۆش و بەرەکەتێکە، لابەری هەموو ناڕەحەتی و بەڵاو مصیبەت و قاتی و گرانیەکە. يا قوم استغفروا ربكم ثم توبوا إليه يرسل السماء عليكم مدرارا ويزيدكم قوة إلى قوتكم ولا تتولوا مجرمين. وهروها خواهي تبارك وتعالى أفرميت: فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا. حضرت نوح فرموي قوم قالك من داوي لي خوشمون لپروردگار بكن، وفرموي من ألم أستغفر الله، ألم يوش داوي لي خوشمون كن أو خواهي تبارك وتعالى كداوي لي خوشمونت لي كرد بركات الرحمة خوي أرجينا بسرتا أرزو آسمان شي بركاتي تيايا بارانتان بو باريني بركاتي أرستان بو دركات إنجا لفاشان خواهي تبارك وتعالى رحمات وبركتان في يدا مالو من نالتان زيادك صحة وعافيتان في يدا لدرد وبلا ومصيبة لا تاندا دنياتان بو كاتب هشتو قيامتي أوا إنسان كأهل استغفار به أهل يوان بك وذكر به وداوي لخوشونك وبالأسحار هم يستغفرون أوانيك ووصفانك دني وشواه لسنو استغفارك وداوي لخوشبونك أوانا خوا الدنيا وقيامتيان بو كابا هشت خوا لهمو درد بلا ومصيبتك لا يندا. عزيزان خوش بيستان بنسبة استغفار و پێویستە مسلمان و ئیماندار هەمیشە دەمی بە ئیستیغفارەوە بێت، بە داوای لێخۆشبوونەوە بڵێ یا ڕەبی خوایە لێم خۆش بە، خوایە ئەستەغفر الله. ئەم وشەیەکە ئاسانە بەدەما، بەڵام ئینسانەوە بیر لە واتاکەی بکاتەوە، بیر لە معناکەی بکاتەوە، بزانە داوای لێبوردن و داوای لێخۆشبوون لە کێیەکە. پێغەمبەرێک بۆ عەزەمەتێ خوای گەورە لە گوناهی ئەوڵ و ئاخری خۆش بووە، ئەفەرمێت ئومەتە نازارەکەی من والله إني لأستغفر الله وأتوب إليه في اليوم أكثر من 70 مرة. والله من روجانا زياد لحفتا جار ألم أستغفر الله. لفرمايش تراف من زياد ل100 جار ألم أستغفر الله. فرمايش ترواريد وك زياد ل1000 جار ألم أستغفر الله. يا غنبرك بو عظمته كاستغفار ويدي زاري به روشانه بڵێ ئەستەغفر الله. وباقي پێغەمبەرانی تر ئەوە حەزەتی هود بە هەمان شێوەک حەزەتی نوح بە ئومەتەکەی خۆی فەرمێت: ويا قوم استغفروا ربكم ثم توبوا إليه يرسل السماء عليكم مدرارا ويزيدكم قوة إلى قوتكم ولا تتولوا مجرمين. أفرميت أمة نازارەکەی من داوای لێخۆشبوون لە خواتان بکەن، تۆبە بکەن بگەڕێنەوە، خوا بارانتان بۆ بارێنێ، خۆ هێستان زیادەکە، ماڵ و مناڵتان بەرەکەتدارەکە، دوورتانە خالە دەرد و بەڵا و مصیبەت مەبن بە مجرم و زاڵم و ستەمکار. استغفار صفەتی پێغەمبەرانە، صفەتی صالحانە، صفەتی خواناسانە، صفەتی عارفان و خواناسانی ئومەتی رسول الله صلى الله عليه وسلم. ومن يعمل سوءا أو يظلم نفسه ثم يستغفر الله يجد الله غفورا رحيما. کەسێک تاوانێکی کرد، زوڵمێکی کرد، گوناهێکی کرد، هەڵەیەکی کرد، ئەگەر داوای لێخۆشبوونی کرد لە پەروەردگار ئەوە خوای تەبارەک وتەعالا زوو لێی خۆشە بێ، مادەم ئەم کەسە زوو ئیستیغفاری کرد و داوای لێخۆشبوونی کرد. خوا عقوبەی نادا، نە لە دنیادا نە لە قیامەتا. والذين إذا فعلوا فاحشة أو ظلموا أنفسهم ذكروا الله فاستغفروا لذنوبهم ومن يغفر الذنوب إلا الله ولم يصروا على ما فعلوا وهم يعلمون. إنساني مسلمان و إيماندار باوەڕداری تەواو کە گوناهی کرد، فاحشەیە کرد، خراپەیە کرد،
زڵمی لە نفسی خۆی کرد یەکسەر خوایەوە بیرێتەوە یەکسەر داوای لێ خۆشبوونەکە بۆ گوناهەکانی کێ هەیە لە گوناهەکان خۆش بە جگە لە پەروەردگار نەبێ بە ذاتی ئەڵڵا لە گوناهەکان خۆشە بێ لە تاوانەکان خۆشە بێ بەردەوام مەبن لەسەر تاوان و گوناهەکان لەسەر خراپەکان لە کاتێکە خۆتان چاک ئەزانن خوای تەبارەکەوتەعالا بەڕەحمە لێ خۆش بووە لە عەبدەکانی خۆی خۆشە بێ پێی خۆشە عەبدەکانی هەمیشە داوای لێ خۆشبوونی لێ بکەن استیغفار بکەن پێغەمبەرێک بەو عەزەمەتیە بەو گەورەیە بەڕاستی 70 جار 100 جار 1000 جار فەرمیێتی خوایە داوای لێ خۆشبوونی لێ یەکەم خوایە بۆ لای تۆ ئەگەڕێمەوە سەید الاستیغفاری هەیە کە بەیانیان ئێواران مسلمان و ئیماندار پێویستە بیخوێنێ بۆی خوا لە گوناهی خۆش بێ بۆی بە شەهیدی بڕوا بۆی مەلایکەتەکان داوای لێ خۆشبوونی بۆ بکەن پێغەمبەری خوا فەرمێت یەکێ لە ذیکر و ویردی پێغەمبەری خوا لە بەیانیان ئێوارانەوە بۆی فەرموو اللهم أنت ربي لا إله إلا أنت خلقتني وأنا عبدك وأنا على عهدك ووعدك ما استطعت أعوذ بك من شر ما صنعت أبوء لك بنعمتك علي وأبوء بذنبي فاغفر لي فإنه لا يغفر الذنوب إلا أنت أما دعاء پیغمبری خوا بووە ئەمە سید الاستیغفارە کە پێغەمبەری خوا بەیانیان ئێواران دەستی بەرچێ فەرمووی خوایە تۆ خوای منی خالقی منی هیچ خوایەک نییە جگە لە تۆ معبودی حەقی تۆ خالقی منی من بەندە و عەبدی تۆم من بەندەیەکی زەعیفی تۆم لەسەر هەردوو پەیمانەکەی خۆمم ئیقرارەکەم بە گوناه و تاوانەکان بەوانەی کەوا خراپەیە کردوومە گوناها کردوومە فنات پێگرم لە شەڕی نفسی خۆم لە تاوانەکان خوایە لێم خۆش بە خوایە ئیقرارەکەم لەسەر نیعمەتەکانی تۆ بەسەرمەوە خوایە لێم خۆش بە هیچ کەسێک لە گوناهەکان خۆش نابێ ئیلا تۆ نەبێ ئەمە ویرد و دوعای پێغەمبەری خوا بووە صلی الله عليه وسلم استیغفار داوای لێ خۆشبوون ویردی زارمان بێ ئەمە بەڕاستی سوود و قازانجی دنیا و قیامەتمانی تایە بەرهەمی زۆر گەورەی تایە ئینسانی مسلمان ئەگەر لێی ورد بێتەوە یەکێک لەو بەرهەمانەیە ئەوەی ئینسان دڵی منەوەرە بێ تەنویر پەیاکە ڕۆشنایی پەیاکە دڵی خۆشە بێ ڕۆحی ئاسوودە بێ ئەوە تا قورئانە فەرمێ ئەلا بذکر الله تطمئن القلوب بە ذکری خوا دڵەکان ئارام ئەگرێت ئارامی ڕووی تێیەکە استیغفار یەکێکە لەو ذکرە گەورانەی کەوا خێر و بەرەکاتێکی زۆر گەورەی تایە لەوانە ڕۆحی ئاسوودەیەکە ئەلا بذکر الله تطمئن القلوب و هەروەها هەر کەسێک بارانی ئەوێ خێر و خۆشی ئەوێ ڕزق و ڕۆزی ئەوێ با داوای لێ خۆشبوون زۆر لە خوا بکە هەر کێشە و گرفتێکە هەیە فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا داوای لێ خۆشبوون بکەن خوای گەورە ئاسمانتان پڕ ڕەحمەتەکە بارانتان بۆ ئەبارێنێ ڕزق و ڕۆزیتان زیادەکە و هەروەها بەرهەمی استیغفار ئەوەیە کەوا ئینسان بەڕاستی هەر غەم و پەشارەیەکی بێ ناڕەحەتێکی بێ بێتاقەتێکی هەبێ بە استیغفار ئەو غەم و پەشارانە بەڕاستی ساڕێجە بێ دەرمانەکرێ لاچێت پێغەمبەرە فەرمێت من لزم الاستغفار جعل الله له من كل ضيق مخرجا ومن كل هم فرجا ورزقه من حيث لا يحتسب ئەفەرمی هەر کەسێ بەردەوام بێت لەسەر وشەی ئەستەغفر الله خوایە لێم خۆش بە خوایە وەلای تۆ ئەگەڕێمەوە خوایە تۆ بۆ پەشیمانم بەڵام بە دڵ و بە گیان نەک بە دەمبیڵێ و بە دڵ بخيار خاڵای تاوان بێ ئەستەغفر الله خوایە لێم خۆش بە خوایە بەڕاستی وەلای تۆ ئەگەڕێمەوە هەر کەسێ بەردەوام بێ لەسەر ئەمە پێغەمبەری خوا فەرمێت ئەوە خوای گەورە دەرگای هەموو خێر و خۆشێکی لێ ئەکاتەوە لە هەموو خەفەت و ناڕەحەتی و کەئابە و نەفسێک ڕزگاری ئەکا و بە شێوازێک ڕستێدا خۆیشی نازانێ ئەو ڕزق و ڕۆزیە چۆن ئەبارێ بەسەریا و چۆن بەرەکەتی تێکەوێ چۆن خوا لە ئاژاری و نەداری و داماوی ڕزگاریەکە و هەروەها خوا فرميت وأن استغفروا ربكم ثم توبوا إليه يمتعكم متاعا حسنا إلى أجل مسمى ويؤتي كل ذي فضل فضلا أما فرمايشي پروردگارا يو داوي لي خوش منكر يو زور من استغفر الله بقرب ولاي پروردگار خواي گورا توشي خوش گزاراني تانكا نعمت أرجاني بسرتانا براسي متاعي حسنا و دنياي جوانو بارحال جياني خوشتان بيه بخشيت تا ئەو کات و ساتێکەوە لە حیات و لە ژیانە هەیە ئازیزان و خۆشەویستان و هەروەها سەلامەت بوونە لە هەموو بەڵاو وەبایەکی سەرئەست لە هەموو فیتنەیەک لە هەموو ناڕەحەتیەک یعنی قەڵغانێکی گەورەیە بۆ لابردنی دەفعی بەڵاو مصیبەت و هەروەها هەڵگرتنی دەفعی بەڵاو مصیبەت و هەرا ڕوو بە ڕووبوونەوەی بەڵاو مصیبەتەکانی
و باو نەخۆشیەکانیش کەڕوو لە مجتەمع و کۆمەلگاکە ئەگەر ئەهلی کۆمەلگا دەمیان بە ئیستیغفار بێ و تۆبە بکەن هەمیشە خوای گەورە بەڵاو مصیبەتەکان ئەیان پارێزیە ئەگەر تووشیان بووبێت لە سەریان هەڵەگرێت ئەوە تا خوا لە سوورەتی ئەنفالە لە باسی پێغەمبەر و گەورەی پێغەمبەر فەرمێت اینجا ئیستیغفار فەرمێت وما كان الله ليعذبهم وأنت فيهم وما كان الله معذبهم وهم يستغفرون خوا عذابي قالوا قومك نادى حتى تولنا يا نبي الرسول أكرم تو ما دم لنا أم قالوا قومي ختاي خوا عذابي نادى خوا سزايا نادى خوا الرحمن بيكا دفع بلا مصيبتي عليك بالفعل اشتهى رسول الله لنا نابو هميشا أصحابي في غمري خوا سركوتوبون دوربون لبلا مصيبتنا رعتي كان أواني كداوي استغفار كانوا داوي لخوشبونا كان هميشا دميان باستغفار ويخوا لبلا مصيبتنا باريسيت حضرت عمر فرمي لبارم آياتوا رضا رحمتي خواهي لسر فرمي خواهي قورة دو قلغاني بو ايمدانا و پارسني بلا مصيبت يكيان پیغمبري خواب وفادي فرمو يكيان هرما وهميشا ابي آقامان لو بي اويش استغفارا امتي نازاري رسول الله زور بلا نستغفر الله دائما توبه بكنو بقرينوا بوي خواهي قورة دفعي بلا ومصيبتان ليبكا شيخ حسني بصري رضا رحمتي خواهي لسر كابرا هاتا خزمتي فرمي قربان دارم ندارم فقيرم او بارانك من بونا بارينا تشي بكين فرمي بلي استغفر الله زور بلي استغفر الله خوا بارانتان بو بارينك افرميت هل لو مجزاد عليه راوتي قربان من المان نابي زور حزمان لمناله دعاء من بوك من المان ببي تشي بكين باشا فرمي زور بلي استغفر الله فرمي هل لو مجلسانا فريتروتي قربان بلا مصيبت بسرمان ويا ناراحتي بسرمان ويا شي بكين باشا حضرتي حسني بصري فرموي زور بن استغفر الله لأنه من زكاك وملاك الصان فرميان قربان أو دوسينا في البرسارة لتوكر باران ناباري ومنال نابي وبلا مصيبتها ونخوشي وناراحتي هي تو هر فنقبل استغفر الله استغفار درماني همو دردكانا فرمي بلا او خوا دايناوا فرمي خوا فرمي يتبع حضرت نوح نزاري او من باسكا فقلت استغفروا ربكم انه كان غفارا ايوا زور داوي لي خوش من پروردگار تار بكن يرسل السماء عليكم مدرارا خواي جورا اسمانتان پر رحمتك وبارانتان بو بارين ان جاء فرمي وهروها لباري من الله شوا خوا ويمددكم باموال خوا رسول الله زياك لها جارين جاتنا دا لبلار دو تارخاتوا ويمددكم باموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم انهارا ويورا ما تان زيادك رسان زيادك منالتان زيادك بركتي فيك دنيا تان بو كاتبهاش قيامتان بو كاتبهاش خوا لدردو بلا تانا دا فرمي اما فرماني پروردگارا خواي جورا اوا دايناوا بۆیە زۆر بڵێن ئەستەغفر الله زۆر داوای لێ خۆشبوون بکەن لە پەروەردگارتان ئازیزان و خۆشەویستان ئیستیغفار بۆ خۆت داوای لێ خۆشبوون بۆ خۆت بۆ باوکو دایکت بۆ قەوم و کەس بۆ مسلمانان ئەمە صیفەتی ئینسانی مسلمانە بەس بۆ خۆی نا بۆ تەواوی مسلمانان بەتایبەت باوکو دایکت ئیستیغفار ئەوەندە گەورەیە نەک پلەی خۆت بەرزەکاتەوە پلەی ئەو باوکو دایکەشی لە قیامەتا بەرزەکاتەوە بۆ ئیستیغفاری تۆوە لە ڕۆژی قیامەتا خوای گەورە بەندەکانی محاسەبەکە یەکێ لە بەندەکانی لە حوزوری خوا ڕاوەستاوە خوا مەلەفی ئەعمالەدا بەدەستیەوە لە مەلەفی ئەعمالیا زۆر کاری عەجیبی تایە زۆر پلەی بەرز بۆتەوە بەڵێ پەروەردگارە ئەم پلە بەرزیانەی من شایستەی نیم چۆن بە من دراوە إن الله عز وجل ليرفع الدرجة للعبد الصالح في الجنة فيقول يا ربي أني لي هذه فيقول باستغفار ولدك لك فابي فرميت عبدك من تأخذ أمانة نكردوا أم بلانا إيمت بليتو من برسكتوا بهوي اللي خوشبوني من علاقته وبوا بهوي هو من علاقة زور وتيدي خواه لباوكو دايك مخوش با خواه لباوكو دايك مرازي با خواه بلان برسكروا بهوي استغفاري من علاقان تانوا پلتان برزە بێتەوە ئەوە پێغەمبەری نازدارە فەرمێ سەڵات و سەلامی لەسەر بێ ئازیزان و خۆشەویستان شێخی ئەوزاعی ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەفەرمێت بۆ بێبارانی وەکو ئێسەی وڵاتی خۆمان کە ئێستا بەڕاستی لە وشکە ساڵی دەترسین ئاوا بێبارانی بوو حەزەتی ئەوزاعی و کۆمەڵێک لە
چوار دەوری چوونە دەرەوە بۆ داوای باران لەو کاتا فەرمووی ليس على الضعفاء ولا على المرضى ولا على الذين لا يجدون ما ينفقون حرج إذا نصحوا لله ورسوله ما على المحسنين من سبيل والله غفور رحيم. أما يخوێندەوەم ئاەتە ئینجا ئەفەرمێ دەستی بەرز کردەوە فەرمووی اللهم اغفر لنا خطايانا وارحمنا واسقنا. ئەفەرمێت خوایە لێمان خۆش بە لە گوناهەکانمان خۆش بە، خوایە ڕەحمان پێ بکە، خوایە بارانی بە ڕەحمەتمان بۆ بارێنە. دەسەکانی بەرز کردەوە ئەفەرمێت ئەوەندە بە پاڕاوە ئەوەندە ئیستیغفاری کرد لەگەڵ چوار دەورەکەیە تاخوا بارانی بۆ باراندن. خوای گەورە بە ڕەحمی خۆی ڕەحمی پێکردن. بۆیە ئازیزان و خۆشەویستان زۆر ئیستیغفارکردن زۆر داوای لێخۆشبوون صیفەتی ئینسانی مسلمان و ئیماندارە. هەر نەخۆشینێک هەیە، هەر بەڵایەکە هەیە، هەر گرفتێک هەیە، قەرزاری نەداری مناڵە نابێت، نەخۆشی کێشت هەیە، زۆر داوای لێخۆشبوون لە پەروەردگار بکە. ئەمە چارەسەری هەموو دەردەکانی ئێمەیە، هەموو نەخۆشیەکانی ئێمەیە ئازیزان و خۆشەویستان. وەڵڵاهی دۆستێکی خۆم بۆی باس کردم ماوەسای ئاینیە ئەهلی سیقە و مەوسوق بهیە، وتی وەڵڵاهی تووشی نەخۆشینێک بووم زۆر ناڕەحەت بوو، زۆر بێتاقەت بووم کە ئابە و نەفسی بوو، لەگەڵ ئەوەشە ئازاری مەعیدە و ئازاری گیان زۆری بۆ هێنابووم تا جارێک لە جاران ئەچوومە لای دکتۆر، ئەچوومە لای حەکیم، ئەچوومە لای دۆست ئەحباب، هەر کە شتێکیەوەت بەڵام چارەسەرم نەبوو. ئینجا کە ئابە و نەفسەکە وای لێ کردوم خەریک ئینتیحار مەکرد. بەڕاستی جارێک لە جارانێکێک لە ئەولیای ئومەتی ڕەسوول الله، ئەولیای وڵاتی کوردەواری خۆمان حەزەی شاو عوسمانی بیارە هاتە خەوم، لە خەوما لە خزمەتیا بووم، وتم قوربان نەخۆشم ناڕەحەتم ئەوەتە خەریکە ئینتیحارەکەم، چارەسەری من چییە؟ فەرمووی ڕۆڵە زۆر شایەتومان بێرە بڵێ ئەشهەد ئەن لا ئیلاهە ئیلا الله وأشهد أن محمد رسول الله. زۆری ئیستیغفار بکە، ئیستیغفار چارەسەری هەموو دەردێکە. تی واللهی لەگەڵ کۆمەڵە عیلاجی ترا کە بۆی دانام بۆ چارەسەری مەعیدەکەم، تی واللهی لە پاشان کە خەبەرم بووە و بەگوێی ئەو زاتم کرد و دەستم کرد بە ئیستیغفار، واللهی هەتاکو ئێستا نەکە ئابم ماوە، نە نەفسیم ماوە، نە نەخۆشینی مەعیدەشم ماوە. ئازیزان و خۆشەویستان ئیستیغفار صیفەتی صالحان و خواناسانە. زاتێکی وەکو حەزەی شاو عوسمانی بیارە خوای گەورە دەرەجەی عالیکە جزای باتەوە لە بەرتی وەدی پێغەمبەری خوا، دکتۆری زاهیر و باتنی ئەم میلەتە بوو، میلەتی مسلمان ئیماندار هەموو قەرزارێتی بەڕاستی سەیرەکەی لە خەویشە چارەسەری دەردەکانەکە. ئەمە عیززەتێکە خوا پێیاوە، کەرامەتە خوا پێیاوە. بۆیە بەڕاستی ئەولیا و صالحان و خواناسانی ئێمە دۆستانی خوا هەمیشە وەسیەتیان تەوسییان ئەوە بووە بەوەی کەوا پێغەمبەری خوا کردوێتی، سەحابەی پێغەمبەری خوا کردوێتی. پێغەمبەری خوا ئەفەرمێت من لزم الاستغفار جعله الله من كل ضيق مخرجا. هەر کەسێک بەردەوام بێ لەسەر ئیستیغفار ئەوە خوا لە هەموو ناڕەحەتێک ڕزگاریەکە، خوا لە هەموو نەخۆشیێک ڕزگاریەکە، خوا ڕزق و ڕۆزیەدا بە شێوازە خۆشی نازانێت چۆنە. بۆیە بە عەقیدەوە، بە باوەڕەوە، بە هێزەوە زۆر داوای لێخۆشبوون بکەن. ئێستا وڵاتی ئێمە پڕ لە بەڵایە، مصیبەتە، نان بڕینە، قوت بڕینە، زاڵم زوڵمان لێکە، ستەممان لێکە، بارانمان بۆ نابارێنێ، وڵاتمان تووشی وشکە ساڵی خەریکە ئەبێ. بەڕاستی بوونی ئەم هەموو نەخۆشیە لە وەبا و نەخۆشیەکان کە ئێستا لە ئارا هەیە زۆرێک بەڕاستی نەخۆش و ناڕەحەتە. لە کاتێکە کە باران نەبارەیە چەندین بەڵاو وەبایتر ڕۆکاتە وڵات و نیشتیمان، چونکە باران ڕەحمەتی ئیلاهیە لابەری هەموو وەبا و نەخۆشی ناڕەحەتەکانە. بەڕاستی هۆکارەکەی ئەوەیە کە لە وڵاتی من و توا گوناه زۆرەکرێت، تاوان زۆرەکرێت، ئەهلی ئیستیغفار کەم بووە، ئەوەی بەڕاستی داوای لێخۆشبوون کەمەکرێت. بۆیە با هەمومان بەدڵ بە گیان داوای لێخۆشبوون بکەین، بە تایبەت لە بکات و ساتە، بەڵکو خوای گەورە بەڕەحمی خۆی ڕەحمان پێ بکە، بارانی بە ڕەحمەتمان ببارێنێ، لەم زەیق و ناڕەحەتی وەبا و نەخۆشی ڕزگارمان کە. خوایە لەم جومعە لە مانگی ڕەجەبە بەرە ڕووی مانگی ڕەمەزانی پیرۆزە ڕۆین، لەم مانگە پیرۆزەکە پێغەمبەری خوا فەرمی اللهم بارك في رجبنا، اللهم بارك في شعباننا، اللهم بلغنا رمضان. خوایە بەرەکەت خەر ڕەجەب و شعبانەوە بەمە ئیمان و سیحەتە و مانگێنە مانگی ڕەمەزان، خوایە لەم مانگە پیرۆزە لە تەپارڕینەوە، خوایە لە گوناهەکانمان خۆش بە، خوایە عاقیبەتمان بەخێر گێڕە، خوایە لە دەرد و بەڵاوە باو نەخۆشی لاماندا، خوایە هەمیشە و دائیم ئەڵێن ئەستەغفر الله، ئەستەغفر الله، ئەستەغفر الله.
خوایە لێمان خۆش بە، خوایە لێمان خۆش بە، خوایە لە باوکو دایکمان خۆش بە، خوایە لە باوکو دایکمان ڕازی بە، خوایە ڕەحمەت و بەرەکەت بڕژێنە بەسەر ئەوان و بەسەر ئێمەشە، خوایە وڵاتمان ئاوەدان کەرەوە، خوایە بارانی بە ڕەحمەتمان وەبارێنە، خوایە بارانی بە ڕەحمەتمان وەبارێنە، خوایە بارانی بە ڕەحمەتمان وەبارێنە، خوایە نائومێدمان مەکە، خوایە وڵاتمان تووشی شکە ساڵی مەکە، خوایە ئەم وەبا و ناڕەحەتی و نەخۆشیە، ئەم هەموو زاڵ و مستەمکارە، ئەم هەموو ناڕەحەتەی لەسەرمانە خوایە، نەخۆشی و ناخۆشیەکان خوایە لەسەرمانی هەڵگرە، خوایە لەسەرمانی هەڵگرە، خوایە ئەڵێن ئەستەغفر الله، خوایە داوای لێخۆشبوون لە تۆکەین، خوایە بە ئیمانمان ژێنە، خوایە بە ئیمانمان برنە، بە ئیمان و زندومان کەرەوە، خوایە هەرچی خێر و خۆشی دین و دنیا بەنسیمانی بکەی، خوایە هەرچی بەڵا و مصیبەت و نەخۆشی و ناخۆشی خوایە لێمانی لادەی، خوایە کوردستانمان ئاوەدانکەی، خوایە کوردستانمان بە ئیمان و سیحەت و عافیەتەوە ئاوەدانکەی، خوایە تەواوی جیهانی ئیسلامی و عالەمی ئیسلامی ڕەحمیان پێ بکە، بەرەکەتی خۆت بڕژێنە بەسەر ئێمە ئەوانیشە، ئێمە ئەوانی لە هەموو وەبا و نەخۆشی و ناخۆشی و بەڵا و مصیبەتێک ڕزگارکە، خوایە شیفای نەخۆشەکانمان بە، شیفای نەخۆشەکانمان بە، خوایە شیفای نەخۆشەکانی خۆمان و ماڵ و منداڵ و وڵات و نیشتیمان و گەڕەکە و محەلمان بە، بەتایبەت خوایە نەخۆشی خسانە هیوا، خوایە شیفای عەجز و پەیان بۆ بنێرە، خوایە شیفایان بۆ بنێرە، خوایە ئێمەش و تەواوی مسلمانان لە هەموو سەی و ئەسقاب و نەخۆشی خراپ پارێزاوکە، یا ڕەبی خوایە گیان وڵاتمان پڕ لە خێر و خۆشیکە، خوایە کاربەدەستی وڵاتمان بۆ ئیسلاحکە، ئیمان و ئیسلامیان بەرێ، یا ڕەبی خوایە گیان نەتەپاڕێنەوە، هەر کەسێ دۆستی دینمانە، دۆستی وڵات و نیشتیمانمان بەرقەراریکەی، هەر کەسێ دوژمنی دین و خاک وڵات و نیشتیمانمانە، خوایە ئەگەر شیاوی دادەی دایدەی، ئەگەر شیاوی دادنێ خوایە لە کۆڵمانێکەیتەوە، خوایە خۆی و جێژاش ناوبەری، خوایە ئەوەی بەسەی بە کوردستانان نایەتەوە، بەتایبەت لە دراوسەکانمان پلانی خراپمان بۆ داڕێژن، وڵاتمان سوتماکەکەن داگیریەکەن، یا ڕەبی خوایە گیان چاویان بە کوردستانە هەڵنایە، یا ڕەبی خوایە گیان ڕەحمیان پێ نەکەی، یا ڕەبی خوایە گیان لیان قبوڵ نەکەی، یا ڕەبی خوایە جێژاشیان تێبشێنی بەسەرەکە، خوایە ئەم میلەتە مسلمانە ئیماندارە، ئەهلی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول اللهە، خزمەت بە شەریعەتەکە، پەروەردگارە ڕەحمان پێ بکەی، خوایە ڕەحمان پێ بکەی، خوایە ڕەحمان پێ بکەی بەسەی بە حاڵمانە بێتەوە، بە ئیمان و بمان ژێنەوە مان برێن و زیندومان کەرەوە، یا ڕەبی خوایە گیان لە ڕۆژی قیامەتشا لەسەر پردی سرات لە کاتی میزانە ئەو پێغەمبەرە شەفاعەتمان بۆ بکە، بانگمان بکە و دەرمان نەکە، بانگمان بکە بۆ سەرچیمەنەکانی بەهەشت بە دەستی خۆی ئاوی کەوسەرمان باتێ، نەتوینەتی نەکبەتی دنیا قیامەت ڕزگارمان بێ، خوایە ئەوەی قازانجی بۆ شریعەتەکەی تۆ هەیە، ماڵەکانی تۆ ئاوادانەکە و بنیاتێکە، یا ڕەبی خوایە خزمەت بەم شریعەتەکە، خوایە بەتایبەت ئەوانەی کە خزمەتیان بە مزگەوتە کردووە و خزمەت دەکەن لایەزان و بەردەوام، خوایە ڕەحمیان پێ بکە، خوایە بەرەکەتی خۆت بژێنە بەسەریانە، یا ڕەبی خوایە بیکە کەشتی نەجاتی دین و دنیایان، یا ڕەبی خوایە بیکە بای شیفای نەخۆشی و ناخۆشیان، یا ڕەبی خوایە نێتەپاڕێنەوە لە هەموو لایەکی قبوڵکەی، آمین آمین. أقول قولي هذا أستغفر الله لي ولكم ولسائر المسلمين.